بەرنامەی ئاڕاستەکان بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی نەجمەدین، کۆمپانیای سۆنگوڵ. ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەدویتان لێبێ. کاتێتی ئەو پرسیارە بکەین ئەم حیزبانە لە دوای ڕاپەڕین چنەوەیەکیان پەروەردە کرد. دەپرسینەوە حیزبەکان بە تایبەت هەردوو حیزبی دەسەڵاتدار لا و گەنجی ئەم وڵاتەیان بە چ ئاقار و ڕێگایەکا برد؟ دەوترێت یەکێتی و پارتی نەوەی نوێ و گەنجیان وێران کرد. دەوترێت ئەم دوو حیزبە ئەوەندەی کاریان کردووە بۆ دەوڵەمەندبوونی بەرپرس و کۆمپانیاکانیان ئەوەندە بیریان لە پەروەردەکردنی گەنج نەکردوێتەوە لە دوای ڕاپەڕین. بەڵام دەشبێ بپرسین هەر گەنج نییە شەڕ بۆ ئەم حیزبانە دەکات؟ دەپرسینەوە هەر گەنجان و لاوان نییە بە گیرفانی بەتاڵەوە بەرگری لە سەرکردە ملیاردێرەکانی یەکێتی و پارتی دەکەن؟ ڕۆژنامە نووسێک وا دەڵێ. دەوترێت لە دوای ڕاپەڕین بەشێکی زۆر لە گەنج و لاوان فێرکران تەنها چەپڵە لێ بدەن و بە شان و باڵی مەسوولەکاندا هەڵبدەن و لە ڕێی ڕێکخراوە خوێنکاری و قوتابیە کارتۆنیەکانەوە ڕۆحی ڕەخنە لە ناو لاواندا بکوژێت. دەپرسینەوە بۆ لاوان و گەنجانی ئەم هەرێمە بێدەنگن لە گەندەڵی؟ پرسیارێکی تر لەکوێی دنیادا گەنج بێ ئیش بێت و گەنج وڵات بەجێ بێڵێت و گەنج بێ پارە بێت و بەڵام بێدەنگ بێت؟ ئایا لاوان لەم هەرێمەدا ڕازین بە بەشی خۆیان؟ ئەگەر ڕازینی ئەی بۆ چەپڵە بۆ حیزبەکان لێ دەدەن؟ دەنووسێت ئەوەی یەکێتی و پارتی بە گەنجی ئەم وڵاتەی کردووە بەعسیش پێی نەکردوون کەچی هەر بێدەنگن. دەپرسینەوە ئایا حیزبەکان گەنج و لاویان پەروەردە کرد یان ئینتیمایان لا نەهێشت؟ ڕۆژنامە نووسێک دەنووسێت یەکێتی و پارتی لە ئێستادا لە هەوڵی دروستکردنی کۆمەڵێ بەڵتەجین لە ناو گەنج و لاواندا بۆ مانەوەی خۆیان. بەڵام کادرێکی پارتیش دەڵێ گەنجان داینەمۆی حیزبەکانن. ئاڕاستەیەک لای وایە حیزبەکان بە تایبەت یەکێتی و پارتی لاوانیان کردە سوتەمەنی حەزە پاوانخوازیەکانی خۆیان. دەوترێت ناکرێت گەنج ئیتر بێدەنگ بێت لە وڵاتەدا، پێویستە شۆڕش بکات. بەڵام ئاڕاستەکەی تر لای وایە حیزبەکان ئومێدیان بۆ گەنج گەڕانەوە. دەنووسێت ناکرێت یەکێتی و پارتی بەوە تۆمەتبار بکرێ کە هیوای لاوانیان کوشت. ئەوە نییە گەنجان نوێنەرایەتیان دەکرێت لە ناو حیزبەکان. دو ئاڕاستی جیاواز بە میوانداری هەریەک لە بەڕێزان ڕێبین عەبدوڕەحیم کادری پێشکەوتوی پارتی. سوپاس کاک ڕێبین. هەروەها لەتیف فاتح فەرج ڕۆژنامە نووس. سوپاس کاک لەتیف. زۆر سوپاس. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بووە. سەرەتا کاک ڕێبین ئێمە لای جەنابەت. ڕۆژنامە نووسێک لە پەیجەکەی خۆیان بە نەسێک نووسیوەتی یەکێتی و پارتی لە هەوڵی دروستکردنی کۆمەڵێ بەڵتەجین، ئەمە نەسی ئەو قسەی ئەوە لە ناو گەنج و لاواندا بۆ مانەوەی خۆیان، هاوشێوەی حوسنی مبارەک، هاوشێوەی عەلی عەبدوڵڵا ساڵح، هاوشێوەی زەینەب عابدین، هاوشێوەی هەموو ئەو دیکتاتۆرانەی ناوچەکە. سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی خۆشەویست. لە ڕاستیا ڕەنگە منیشە و بابەتەی کە جەنابەت باسێکی بینامەوە دەزانم کێ نووسیوێتی. بەرحاڵ من لەو کەسێکی ئەوەی نووسیوە هەرەوە چاوەڕێیەکەم، چاوەڕێەوە ناکەم کە وەسف و سەنایی پارتی وەکێتی بکە. بەرحاڵ پارتی وەکێتی دوو حیزبن کە لە بە حاڵەتی سروشتی لەدایک نەبوون. کاڵێن بە حاڵەتی سروشتی لەدایک نەبوون، بنەماکانی حیزب تیاندا لە دروستبوون تیاندا هەبووە، بەڵام لە قۆناغێکا دروست بوون کە قۆناغێکی ناسروشتی بووە. بۆیە تەبیعیە ئەم دوو حیزبە کاری ناسروشتیش لە ئەدا و لە بەرنامە و ئیشوکاریانە هەبوو بێ. بەڵام بەوەی کە یعنی هەڵەش بکەن مشکلێنی نا باسی قۆناغە بۆکەم باش. بەڵام بەوەی کە بوترێ ینی بەم خوێندنەوەیە بەم فۆرمە قسە لەسەرەوە بکرێت کە پارتی وەکێتی خەڵکی بەڵتەتی ئەوە طبعا ئەم وشە خۆی ئەسڵەن وشەیەکی هاوردەکراوی میسرەوە ئەو برادەرش کە نووسیوێتی هەر سەر بە قوتابخانەی میسریە. ئەمە ئەوە بڵێم پارتی وەکێتی دوو حیزبن، دوو قوتابخانەی گەورە بوون لە قۆناغەکانی بەتایبەت شۆڕش و بەرخودانە، خەڵکیان پەروەردە کردووە، کادریان پەروەردە کردووە، گەنجیان پەروەردە کردووە کە ڕۆحی خۆی لە پێناوی ئازادی ئەم نیشتیمانە کردووەتە قوربانی. لە دوای ڕاپەڕینیشەوە پارتی وەکێتی سەرەڕای کەم و کوڕەکانیان دوو حیزب بوون کە توانیویانە بەشێکی زۆر لە گەنجی ئەم وڵاتە ئاراستە بکەن بەرەو
دیدگای خۆیان و دیدگای خۆیان بۆ خەڵکی ئەم وڵاتە بە تایبەت توێژین ئەوەی کە جەنابەت باسیەکەینەوەی نوێ بخەنە ڕووە ئەو لایەنگیریش و ئەو لایەنداریش کە لە پارتی وەکێتێک لێ مانای ئەوەیە کە پارتی وەکێتی بەڵام گەنجانێکی زۆر بێ ئومێدن لە وڵاتە، گەنجانێک ئامادەنە وڵاتە بەجێ بێڵن، گەنجانێک تووڕەن لە دەسەڵات، گەنجانێک دانەمەزراون بێ پارەن بە گیرفانی خاڵەوە، هەموو ئەم گەنجانەیە ئیتر چی ئومێدێکیان ناوە بگەن. ئازانی چۆنە کاک محەممەد هەموو ئەو شتانی کە تۆ باسیەکەی واریدە و بە تەنها لە لای ئێمە نییە، بە تایبەت ئەوەی کە باسی دامەزراندن و باسی قەیرانی کۆچ و ئەوانەکەی علاقەدارە بەو بابەتی کە پێوترێ قەیرانی دارایی ئەگەرنا کۆچ وای لێ هاتبوو پێچەوانە بوو خەڵک ئەوەشی لە ئەوروپا بوو دەگەڕایەوە ساڵانی 2010 2011 2013 لە 2014 قەیرانی دارایی گەنجەکانی کە پیانەوتێ کوڕەمەسوول بۆ ئەوان شمولیەوانەکە من حەزەکەم بزانین من لە حاڵەتی بەرگریکردنانیم لە هیچ کەسێکە سەرۆت و سامانی ئەم وڵاتەی بە خراپ بەکارهێ نابێ بەڵام پێ تۆ بە من بڵێ ئایا مناڵی ئۆباما لە ئەمریکا وەکو مناڵی هاوڵاتێکی سادەوایە ئایا چەند میلیۆن هاوڵاتی لەسەر شەقامەکانی ئەمریکا لە ناو کارتۆنە ئاخەون بەڵام مناڵی ئۆباما بازرگانی نەو دەکا مناڵی ئۆباما بەڵێ ئەیکا بەڵێ مناڵی ئۆباما ئێستا گەورەترین کاندیدی کۆماریەکان خۆشی و کەسوکارەکەشی گەورەترین زمانی ئەمریکان کە لە پڕابێ بە مەکتەبی سیاسی حیزبی دیموکرات و حیزبی کۆماری لە پڕاما بێ مناڵی ئۆباما محەممەد تۆ ناکرێ بێ ئەم بە تەنها ئەم نمونە کە ئەتەوێت لە منی وەربگری یەکسەر من بچوو بێنی بە ئایا دۆخی ئەمە دۆخی ئەمریکای مناڵی ئۆباما و مناڵێکی ئاسایی ناژی من پرسیارم کرد ئازای چۆنە دۆخەکەمان جیاوازە هەلو مەرجەکەمان جیاوازە و بەوە خوێنەوەی جیاوازتریشمان منیش سڵاو لە کاگرانی با من یەکشت پێ بڵێم من بڕوام وایە بە گەنجەکانی کە لەگەڵ حیزبەکانیشان ئەگەر ئێستا دەرگای نیشتیمان بەڕووی سەفەرا بکەنەوە زۆربەی زۆریان وڵاتە بەجێڵ زۆربەی زۆریان ئەوە ئیتر بەیە ماڵی ئەمە لە چ ناومێدیەکە گەنجمان بەجێهێشتووە ئیتر هەرچی قسە بکەین لێرە 4 ساعتی قسە بکەین ئێمە ناومێدیەکمان چاندووە ئێمە ئومێدمان نەچاندووە ئێمە لە 25 ساڵی ڕابردووە فترەیەکی زۆر لەسەر شتی زۆر تافه شەڕی ناوخۆمان دروست 5,000 گەنجمان کوردە قوربانی لە کاتێکە ئێمە لە ناو تۆز و غوباری ئەنفال و جینۆساید و کیمێبارێن هەڵەبجەوە دەرچوو بوون کە نابواە بە هیچ شێوەیەک لە نەتەوەیەک لە ناو تۆز و غوباری ئەنفال و جینۆسایدەوە دەربچێ مناڵی خۆی ئامادە بکاتەوە بە کوژدان لەسەر شتی و تافه لەسەر شتێکە بنەمای نەبوو 1 ساڵ لە ساڵی 91 راپەڕینمان کرد 1 ساڵ تێنەپەڕی بوو بە 93 شەڕی ناوخۆ دەست پێ کرد کە بەداخەوە 5,000 گەنج باشترین لە گەنجەکانی وڵاتە دابەش بوون بەسەر حیزبانیەوە بوونە قوربانی کە ئەمە ئیترمە کارەسا دوایەوە دەرگایەکی گەورە بەڕووی کۆچا کرا بەتەواوی درێژە بە قسەکانی خۆ بە من نەفرەت لە شەڕی ناوخۆکەم و هیچ حیزبێکی کوردیش کە بەشداری کرد لە شەڕی ناوخوا پرسیارەکەمەوەیە بەس تەنها ئێمە بە قۆناغی شەڕی ناوخوا وەکو میلەت وەکو گەل وەکو نابەتاکی تێنەپەڕی بەڵام نەتەوەیەک میلەتێک لە بەدبەختی و نەهامەتیەوە لەو جوسمەکانەوە سەرکردەکانی بێنەوە حیزبەکانی بێنەوە لە بریەوەی بێن جارێ یەک دادوەری گوێزەرۆ دابنن لە بریەوەی بیر بکەنەوە کە ستەمکاری لەناو لەبین بەرن خۆیان بێن بە پارچەیەک لە ستەمکاری خۆیان بێن هەرچی دام و دەستگا و ئالیاتی وڵاتی تاڵانی کردن اینجا گەنجەکان بەکوژدن اینجا بەدبەختێکی گەورە اینجا دایکەکان ڕەشپۆشکان و پارتی خەڵک گەنجیان بەکوژراوە سەروەت و سامانی وڵاتیان تاڵان کردو بەشێکن لە ستەمکاری بەداخێکی زۆرەوە من دەبێت کە ئێمە باسی حقیقەتەکەن دەبێت باسی ئەو ڕابردووەکەین بێنەوە بۆ ئێرە ئەو ناومێدیەی کە دروست بووە لەو مناڵەش و کە ساڵی 91 لەدایک بووە کە لە ڕۆژی ڕاپەڕین لەدایک بووە کە ئێستا کە تەمەنی 26-27 ساڵە ئەو ناومێدیەی کە دروست بووە نەتیجەی ئەو سەردەمی بەعز نییە ناومێدی سەردەمی بەعز نییە چونکە ئێمە لە دوای 3 ساڵ لە ستەمکاری ئەنفال هەموو خەڵک بە هەیەجانێکی گەورەوە پێشوازی لە ڕاپەڕین و دواتر پێشوازی لە هەڵبژاردن و پەرلەمان و ئەوە کرد ئێمە لە دوای دروستکردنی پەرلەمان و حکومەت بەروینە گوێزەیەک لە دوای دروستکردنی پەرلەمان و حکومەت وڵاتمان محەممەد بووادارم مینەکە لەسەر بابەتی شەڕی ناوخۆ چڕ نەکرێتەوە من ئەڵێم کۆناغە و تێمان پەڕاندووە کاکە لە بینی ڕۆبزبێر و سەرکردەکانی تری شۆڕشی فەڕەنسیان چەند میلیۆن هاوڵاتی لە مەسەلەدا عەزیزەکەم لە ئەمریکا شەڕی ناوخۆ من نامەوێت قۆناغێکی ئەمە شتێک تێمان ئێستا کاگین عەزیزەکەم خۆ تەبیعەتی خۆتون مەکە تۆ هەر تەبیعەتەن تۆ زێتن نەبەخوا من ئێمە قۆناغێکمان تێپەڕاندووە ناوی قۆناغی شەڕی ناوخۆیە تۆ پێت وایە ئەو من یەکشی بتوڵێ بزنەوەی گۆڕان کە جەنابەت خوا بۆی ئەو قسە ئەو پەیامەوەکو خۆی بڵێم بزنەوەی گۆڕان کە جەنابەت بە جۆرێک لە جۆرەکە من هیوادار بووم تۆ ینی زۆر تەبیعی بنووسێ کادری بزوتنەوەی گۆڕان خۆ زۆر تەبیعیە چونکە واقعا وایە
بزوتنەوەی کە ڕەن کە جەنابەت ڕابەرایەتیە دەزانم دەزانم احترامی نووسینەکان و ڕۆژنامەنووسیەکەش دەگەڕم بەڵام واقعەکەش وایە کە گۆڕانی ئەزانی چۆنە مەقسەدم ئەوەیە ئەزانی مەقسەدم چییە لە 2009 کە بزوتنەوەی گۆڕان دروست بۆ لە وڵاتە چی ئومێدێکی بۆ گەنج لە وڵاتە دروست کردووە جگە لە بێ احترامکردنی دام و دەستگا ئەم وڵاتە تۆ بۆ ئێمە قسە لەسەر ناومێتکردنی گەنجەکەی توێ بێت بۆ گۆڕان پێش بزوتنەوەی گۆڕان یعنی پێش بزوتنەوە بەلا تۆ طبیعیە بەسەر کاک محەممەد هاتیە پەڕی ئەڵێ ئەوەی کە بەعث کردی تۆ لە گەرمیان بووی تو ئەزانی بەعث چی کردووە لە گەرمیان تو ئەزانی بەعث چی کردووە بەسەر کورد ئەگەر بەلا تۆ طبیعی ئامادەبی کۆمنتێک لەسەر ئەوە بێ بەڵام بە پێی لۆژیک ئەگەر بەراورد بکرێت لە بینی پارتی و یەکێتی و بەعسا من بەڕاستی لۆژیکەوە قبول ناکات یە قسەی ئێستری لەسەر بکەین بەڵام ئەو ستەمکاری و نادادی ئەو شەڕی ناو خۆیە کە دەبوایە لەبەر ئەوەی بەعز ئەمەی کردو نابایە ئەمانیان دووبارە کردن نابایە بەدبەختیان پێش دروستبوونی گۆڕان جوابی ئەوش بمەوە پێش دروستبوونی گۆڕان لەم هەرێمەی ئێمەیە پەرلەمانتاری یەکێتی و پارتی و ئەوانەی کە شەڕی ناوخۆیان نەکرد دەزانی چیانەوت گاڵتەیان بەم شعبا کرد شعبیان پیشانی کوشتن و بڕین و ناودان نەبرد بکاکە نمونەم لایە ڕێی پەرلەمانتاری پارتیشم لای خەڵکی تریشم لایە بە ناو لامە ئێمە کاتی ئەوە نییە بێین ئەم برینانە بەم شێوەیە بەڵام ئێمە ئاڵێن بەجددی ئێمە دوای 25 ساڵ لە ئەزمون ئێستا ئێمە چیمان هەیە شانازی پێ بکەین بۆی گەنجەکانمان ئەو ئەزانین چۆنە کاک لەتیف یاکی بۆی یەک پەروەردەیەکی تووانە پەرلەمانتاری حیزبی باشە حیزبی کوردی سێشتی بەرەمهێناوە ستەمکاری بەشێک لە ستەمکاری ئەمە نەسی قسەکانی خۆتە گەندەڵی و فەساد و گەنجی بێ ئومێد کردووە ئەمە جملەی خۆتە ستەمکاری چۆن بە حیزبێکی کوردی دەڵێ ستەمکار ستەمکاری چییە تۆ پێناسی نا تۆ پێناسیکە ئەزانی ستەمکاری چییە با من پێت بڵێم ستەمکاری هەر دەسەڵاتێک هەر سیستم باش هەر حکومڕانیەک کە عەدالەت دابین نەکا لە بینی هاوڵاتیەکانیە کە دادوەری دروست نەکا لە بینی هاوڵاتیەکانیە کە ئازاری هاوڵاتیەکانی کەم نەکاتەوە کە پێویستیەکانی هاوڵاتیەکانی دابین نەکا کار ڕۆژ بە بیانوویەک هاوڵاتیەکانی برسی و بەدبەختکە بەڵام خۆی هەموو ئیمکانێتێکی لە بەردەسا بێ خۆی ئێستا پێوە دیار نییە بەڕاستی بە دەسەڵاتی ئێمە دیار نییە دەسەڵات وەک دەسەڵات وەک حیزبە گەورەکانی وڵاتە پیانۆ دیار نییە کە برسین و فەقیر وەک خەڵکەژین پیانۆ دیار نییە کە هەژمانگە مەعاشیان نەگرتووە پیانۆ دیار نییە کە هەژمانە هەر لە دەرەوە ژی ینی عەلاقەی بە کوردستانەوە نییە ئەزانی کاگین من لەبەرەوە ستەمکاری کاتێک دروستە بێ ستەمکاری نەتیجەی جیاوازیە نەتیجەی جیاوازیەکی گەورەیە کەواتەم حیزبانە بەڵتەجیان پەروەردە کردووە ئەزانی بەڵتەجی شێت کاکەش وتیە داین باشە ڕۆژنامەنووسەکە من بەکارێنمەوە و چیان بکە تو ئەڵی گەنجیان بێ ئومێد کرد ئەمە لە نووسینکی خۆتاڵی باشە گەنج بێ وتکردن پێوەدی باشە گەنج باشە چیان لە گەنج کرد پێناسێگەم بەرێ شەڕی ناو خۆیان پێکرد ململانی یەکتیان زۆر بە ناجۆری پێکرد لە بیر باوەڕا لە جیاتەوە پەروەردەی کەنتون و تیژیان کرد بەرامبەر بە یەک فێریەوەیان کرد کە چۆن پاشقول لە یەکدەن فێریەوەیان کرد کە ناوچەگەری بکەن فێریەوەیانی کرد کە حیزبگەری بکەن حیزبیان خستە سەرونەتەوە زۆر باشە کاک لەتیف بەس هیوادارم کە من لە قینی جەناب تا مقاطعە نەتەوەی خستن لەزانی شتێک ناوی لە نەتەوەی خستن و حیزب بە حیزبی توانی گوێ بگریت تۆڵی وەکو پارتی کە ئەگەر کادرێکی گەنجی یەشێتیش لەوێ ئامادە بۆ منەوە پرسیارم لێ کرد ئێوە حیزبتان لا گرنگترە یاخود نەتەوە ئەگەر نەتەوەتان لا گرنگترە بۆ خەڵک بێزارە لێتان وەڵامی ئەو پرسیارە نایەمەوە تا دوو کۆمنتی خۆمان نێڵێت یەک ئەوەی کە حیزب لەم وڵاتە طبعا من لەگەڵەوەم کە حیزبی کوردی فعلا بەداخەوە ینی کۆمەڵێک هەڵەی هەیە کە من نامەوێت بەرگریکاری ئەزین چۆنە ئەویش ویستی خوێنەوەی ستەم بەو شێوە بەو شێوە ناکاتەوە بەو شێوەی کە خۆی ویستی جیاوازی دروستەکە کاکە پێتەڵم جۆرێک لە نادادی دروستەکە جۆرێک لە ناعەدالەت ئیسلام هەیە واقع هەیە لێرە بەشێکی زۆری ستەمکاری خۆی سەرەتاکانی ستەمکاری و چەوسانە و زەبروزەنگ لەوێ دەرەوەستە بێت کە جیاوازی دروستە بێت کەمە وەڵامی ستەمکاری بەس کاک محەممەد ئەو مقاطعە بکە ینی من سلسلەی ئەفکار مەبسڕێ وەکەڵێ ئەوە وشەی نەڵێ ئەزانین چۆنە من قەنەعەتم وایە کە پەروەردەی حیزب لە بۆی ینی تەشخیصی نەکەین لە یەکێتی و پارتیا پەروەردەی حیزب لە وڵاتی ئێمە پەروەردەیەکی ناسروشیە لەبەرەوەی کە وەکو وتم حیزب لە وڵاتی ئێمە بە سروشی لە ئەو مێژووە بە کاکەت باسی 2009 بووەکەم کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو عەزیزەکەم ئەو ڕووداوانەی کە ئێمە ئەمان بینا لە سەهۆڵەکە لە کاتی حەملەی ئینتیخاباتە ئەو گەنجانە نەبوون کە لایەنگری بزوتنەوەی گۆڕان بوون و بەو شێوە مامەڵەیانە کرد ئەوە توندی و تیژی نەبوو بە سیارەوە ئەدەسیان نشکانەوە سەر خەڵک
ئەوە توندوتیژی نەبوو بە ئەنواع شێوە يعني ئەزانی چۆنە پێشەوەش ئەو تەجوانە هەبوو پێشەوەش هەبوو پێشەوە خاتریژە بوو کاکە لەسەر کراسی سەوز و زەرد کچ و ژنی یەکیان کوشت کاکە ئەوە قۆناغە تێمان پەڕاندووە تۆ باسی ئێستا بۆ منیش باسی 2009 لەسەر هەڵبژاردن لە ناو هەولێرە کوڕی ئەندامی کوڕی مەسئول کۆمیتەی یەکێتی کوژدا خەڵکی لە تازەترین حەدەسینە ئەزای چۆنە کاک لە یەکسەر نهێنە بەیانە بە بەرگی پارتیوەکێ من قەنەعەتم وایە ئێمە هەڵەمان هەیە لە پەروەردەکردنی تاکی ئەم وڵاتە لەبەرەوە ئەرکی پارتیوەکێتی ئەرکێکی قورسە تەنها پەروەردەکردنی تاک نییە بۆ خۆیان وەکو حیزب پەروەردەکردنی تاکی تەواوی ئەو کۆمەڵگای بەڵێ ئەزانی بۆچی پێتەڵێ مەسە گەورەی پێوتی نەخێر ئەزانی بۆ ئەو وەڵامدانەوە مطلقە هەڵەیە من پێم وایە من ئەڵێم هەڵە هەیە بەڵام یەکشت بە تۆ بڵێم من لە کاکلەتی پرسم ئێمە کە هاتینەوە بۆ وڵاتە وازە شەڕی ناوخۆ بێنەوەتم قۆناغەوە تێمان پەڕاندوە چەند بەڵێ چەند زانکۆ هەبوو لە وڵاتە مەقسەدم ئەوەیە کار کراوە ئیش بۆ نەوەی نوێش کراوە ئیش بۆ گەنجیش کراوە من ئەڵێم 2 ساڵە گەنج لە وڵاتی ئێمە لەبەر قەیرانی دارایی گەشە کۆمەڵایەتیوانە لە وڵاتە خستەخانە و چەند تەلاک لە ئەوروپا هاتەوە گۆڕینی فکر گۆڕینی خەڵی داوە عەزیزەکەم گۆڕینی فکری گۆڕینی ئەو گەنجانەکە گۆڕینی ئەزانتی من ئێستا بۆ نمونە من کادرێکی پارتیم هەرگیز ئامادە نیم ئەو برایم کە 20 ساڵ لەمەوبەر لەسەر بۆ نمونە لەسەر بچووکترین سوکایەتی ڕەنگە بە پیرۆزەکانی پارتی ئامادە بوو دەتۆ بگرە دەبرا فێربە گوێ بگرە ئەو برای من کە ڕەنگە 20 ساڵەوە بەردەبەر وشەیە کەڵچوو بێ من ئێستا دانیشتوم لە فەیسبوک نەگوشە هەزاران وشە بەخۆشم بە حیزبەکەش مەوترێ بە ڕۆحێتێکی وەرزشیش وەرێگرم ئەوەی کە تۆ پێت وایە هیچ لە وڵاتە بۆ گەنج ئەو ڕۆحێتە وەرزشی کە پێم وایە گەنجەکەی لەسەر قسەکردن تیرۆر کراوە گەنجێ لەسەر نووسین تیرۆر کراوە یعنی ئەو ڕۆحە وەرزشیە چییە یعنی لە کاوە گەرمیانیەوە بگرە بۆ سەردەشت عوسمان بۆ سۆرانی مامەحەمەد مەبەستم نوێ ئەوە نیە تۆ کوشتوتە ئەم گەنجان لەسەر چی ئەزانی چی من یعنی ئەم ناوانە لەسەر چی خۆم گەنجانەش گەنجی تووڕە بوون و ڕەخنیان هەبوو ئەزانی چۆنە بۆی بابەتەکە بۆی پرسیارەکە ئەوەیە یەکێتی و پارتی کاگلەتی ژەمە یەک شتی باشیان کردو بێ بۆ ئازانی چی یەکێتی و پارتی مؤسساتی وڵاتیان دروست کردووە یەکێتی و پارتی ئەم وڵاتیان هێناوەتە ئێرە حەزەکەم بزانی ئەو ئەرکەی بەڵام گەنجیان بێ ئومێد نەخێر ئەزانی چۆن ئەو خوێنجاوازی تەبەقەیان دروست نەکرد کاگ ڕێبین بە وجدان قسە بکە قافڵەی سیارەکانی بفرۆشیە ڕەنگە بۆ 2 ساڵ بتوانێت جامیعەیەک کاکە تۆ دوێنێ تۆ زەحمەت دەبێت تۆ دوێنێت قافڵەی سیارەکانی ئۆباما و بینی کە لە هاڤانە دابەزی عزیزەکەم لە هەموو دنیا هەروایە یعنی تۆ ئەتەوێ بەرپرسێک وەکو من چۆن هاتوون بە خزمەتی و ئەزانی مەقسەدم چییە چونکە ئێمە لە وڵاتێکی سروشتیانین تەبیعیە لە سوید وەزیری خارجی سوید بچێت لە مارکێتێک کاشت بکڕێ بەڵام لە وڵاتێکی تەبیعیان وڵاتێکی تەبیعیانی یعنی ئەوانە بۆچی ئۆباما و دیوەت یەک سیاری پێ بێت تا مەسئولی ئێرە یعنی جیاوازی تەبەقی لە هەموو شوێنێک هەیە ئەزانی من با یەک پرۆبلەم ئەزانی با بەراورد بە ئۆباما بۆ فلان شتار نەکەین باسی واقعی خۆمان نەکەین ئێستا ئەوەی کە هەیە لە وڵاتی ئێمە کەم بەکاری منی شومان ڕاستەکە خۆ ڕەنگە جیاوازیەگە بێ لە موچە لە ئیمکانیەتەوە بەڵام یەک مشکلە هەیە یەک مشکلە ئەزانی ناکرێ گەنجینە بەڵامەرە و گەنجانە نین دیفاع لە حیزبەکەن گەنجێک بەرامبەرتە دیفاع لە پارتیەکە گەنجێک کێشێتین بێنای دیفاعی یەکێتیە کرد ئەم گەنجانە نین انتخابات دەنگێن بەم حیزبانە شەپڵە بۆم حیزبانە لێ دەدەن ڕەنگە دنیاێک تۆتەوێم کۆمەلگایە بڵێ ئیتری هەمووی خۆ پلاکێک نییە دایگرسێن و بکوژێنەوە بەڵام گەنجێک زۆر باشە زۆر باشە کاگرن گەنجێگەیە گیرفانی بەتاڵە بەڵام ئامادەیە چەپڵە بۆ مەسئولێک لێ ڕەنگە ملیارە دۆلاری هەبێ باشە من زۆر ئاساییە ئەزانی بۆ ئاساییە هەر ئەو گەنجێک کە تۆڵێ ڕەنگە گەنجێکە بێ گۆرانی بۆ چەپڵە بۆ گۆرانی بێژێکی بدات بڕەنگە بۆ سەماکەر و ڕاپەڕێکی لێ بدات زۆر ئاساییە گەنج تۆ ناتوانین ئەو ڕوحیتیا بکوژی کە چۆن بیرەکاتەوە چۆنەوەکەم ئێمە باز لە ناومێدیەکەین باز لەواکەین هەرەو گەنجێک کە تۆڵی چەپڵە بۆ مەسئولێت لێدا ئێستاکە دەرگای نیشتیمانی لێ بکەیت تۆ وڵاتە بەجێڵێ کاکاویش ناومێدا ئەویش گیرفانی بەتاڵە ئەویش بەدبەخت بووە ئەویش کە ئەی دوێنی دنیای ئازاری هەیە بۆ بێدەنگە بێدەنگ نییە کاکە بێدەنگ نییە زانی یەکشت با پێ بڵێم هەمەنوریە کاکە گەنج
لە نەوەتویەکەوە بە سەرگرتن دەنگی هەبوو بە بەگژاتونەوەی ڕاوەستەوەکەم ئەمەنوی بە بەگژاتونەوەی شەڕ یاخۆ بەشداریەکەن لە شەر ناخۆیان بەشێکی زۆری دەنگی هەبوو بەڵێ 5,000 کوژرا بەڵام بکەمانە بەدبەخت گەلێک هەبوو مەسەن برای من کە کوژرا ڕەنگە هیچ دەواازەیەکی نەبوو نەیتوانی وڵاتە خارجی ڕۆیە دواتر بە پەنابردن بۆ حیزبگەری دیکە دەنگی هەبوو دواتر بە پەنابردن بۆ پۆسیۆن دەنگی هەبوو دواتر بە اعتراض و سەرجاهاتنە سەرجادە دەنگی هەبوو تۆ ناتوانین بێدەنگی باشە کاک لەتی پێم بڵێ کام گەنجە دەنگی هەبووە گەنجێگەی لەسەر شەقامەکانی سلەیمانی هەولێر دوهۆک زاخۆ کەلار مەخمور یەت و ئەچێت و احتیادیش و باوەڕی بەم حیزبانەژێ و مەسوولەکانیش بەلایە تێپەڕە بن و قسەش ناکەن من ئەوانە شتەکان ناخێنمەوە من بڕوام وایە ئەو وعیە ئەو ئاوەزەی کە لای گەنجی کورد هەیە ئەو ئاوەزەی ئەو ئاوەزەی کە لای گەنجی کورد هەیە بیر لەوا کاتەوە ئەگەر ئەم دام و دەستگایە بە کونفەیەکوونی لابەریە چی دێتە پێشەوە چونکە ئەو گەنجە حتا دایک باوکیان بەڵام تۆ ناڵێ ڕاپەڕین ئەبێ بەردەوام بێت ڕاپەڕین درێژەی هەیە بێ بەردەوامیشی بەزانی بووە من با پێت بڵێم کانی کاتی ڕاپەڕین ئێستا ڕاپەڕین لە نەوەتوێکەوە تەواو نەبووە با پێت بڵێم ئەزانی دوا قۆناغی ڕاپەڕین چییە دوا قۆناغی ڕاپەڕین خۆ خاوەنیە تا ئێستا خاوەنین لەبەرەوە ڕاپەڕین تەواو نەبووە لە نەوەتوێکەوە ڕاپەڕین تەواو نەبووە و بەدەبێت درێژەی هەبێت بەرامبەر بە دەسەڵاتەکەی خۆشمان بەرامبەر بە دژمنیش بەرامبەر بە نایارەکانیشمان بەرامبەر بە ناداریش بەم دەسەڵاتە عەدالەت بۆ گەنجە گەڕێتەوە ئەم دەسەڵاتێکی ئێستا هەیە ئێستا دەسەڵاتە شەلل بوو خۆی شەلێکی گەورە بووە چۆن تووشی شەلل بووە حکومەت نیوەی ینی وەکو وایە داشەقێکی لایەکی کەوتۆ لایەکی نەماوە پەرلەمان لایەکی کەوتۆ لایەکی نەماوە ینی هینە هەمووی شەلەلە مودەی ئەوەی سەرۆکایەتێری ماوەیەکی دوور درێژە بەسەرتووە ئەلەم بارودۆخەیە تۆ ناتوانیت هەمووی تووشی شەلل بووە حکومەت و پەرلەمان دکتۆرمانێناوە دکتۆری هندیمان هێناوە بۆ چاکردنەوەی ئەزانی چۆن ئەم وڵاتە بەشە قینە من لەگەڵ باشە مستەشار لە بەریتانیا و بێن و لە ئەمریکا و بێنی دکتۆر لە هەندستانەوە بێنی ئەی خۆمان چین وەکو تعلیق خراپەوە وەکو تعلیقێک گوتم وەکوەنە ئەزانین چی کاک من مقاطعی تۆم نەکرد کاک محەممەد دەمێکی شەی وە قسەکەن من هەر بابەتی ئەوەی کە علاقی بە دەسەڵاتی ئەم وڵاتەوە هەیە حەزەکەم ئەوە بزانی کە پارتیش دەیان جار ڕەنگە لە پانێڵەکەش ئامەی دووبارە کرد بێت و دەیان جار وتوێتی لە بینی دوو خیارە خراپترین و خراپە خراپی هەڵبژاردووە نەیوتۆ خیارێکی باشی چەپکە گوڵم بۆ ئەم وڵاتە هەڵبژاردووە بەڵام ئەو شەڕە کۆمەڵایەتی کە خەریک بوو لە گەڕەک و کۆڵانەکانە لە ناو بارەگاکانە دروستە کرا پارتی قەت ئەوەی قەتع کرد چونکە ئێمە لە قۆناغی شەڕا بووین ئێمە لە قۆناغی شەڕا بووین نەئەکرا ئەوە بگوازرێتەوە وەتەشە نەبسێنەوە هەموو کوردستانی پێ بگیرێتەوە لەبەرەوە ئێمە لە بڕۆ مێژووی هەموو دنیا وڵاتانی دنیا بگەڕێ لە قۆناغی شەڕا هەرچی ناکۆکی هەیە وەلا نراوە لە پێناوی تێپەڕادی ئەوە بەڵام کاکە تۆ لێرە سەرۆکی پەرلەمان بووی معەزەز و مکەڕەم ڕێزت تەگیرە ئێمە بەڵگەمان ینی بەعکس بێت و ئەگەر سەرۆکی پەرلەمان لە پارتیش بۆە من هەموو پرسیارەمە کرد ئەگەر بەهاتە بۆ سلەیمانی ڕێگری لێ بکرا لە قۆناغی شەڕدا ڕێگری لە سەرۆکی کراوە کە سەرۆکی پەرلەمان و هەڵبژێرا بەڵێ ئەو سەرۆکە ئەگەر ئەوەی کە حەزەکەم من خۆم لە ناو بارەکەی پارتیا بووم کاتێککە باش هجووم کراوەتە سەر بارەکەی پارتی هەموو ئەوانەی لە ناو بارەگاکا بووین معڕەز بووین بۆی بمان سووتێنن بمان کوژن سەرمان پانکەنەوە سەرۆکی کاکە ئێمە بە بەڵگە بەڵگەنەوەی بەرامبەر بنەتەوەیەک تۆ بڵێ هەمومان معڕەز بووین بۆی بکوژێن و ببڕێنوانە کاکەوانی بابەنەوەتوێکەوە هەرچی ڕۆشن بیر و موسەقف و بیرکەوەیە کوژرا و لەبین برا لە ڕەوڤاکرەی و ڕێناس و فلان وفتەرەوە تا گاتە سۆران و سەردەشت و کاوە بۆی ماواتە سەورمان بێ کاکرە بینوان لە مەقەڕەکە کاکە تووڕەیی خەڵک بۆ ئاراستی مەقەڕەکان کرا ئەسڵ خواستی خەڵک کە ئاراستی مەقەڕەکان کرا بەشێکی پەیوەندی بۆ یەکە دەسەڵات لای پارتیوێکی تێر خوارد بۆ زمانە نا داخر بە وەکو تەجیلی شوا من یەک قسەی ناشین بە تۆ من کاکەکە من قسەکەم تۆ قسەکەن من مقاتعام نەکردی دەگوێر فێر بەگوێ بگرن من نەزانم گوێ بگرم سەرۆکی پەرلەمانێک ئێمە بەڵگەی ڕسمیمان لەلایە بە تۆماری ڤیدۆ بە تۆماری دەنگی بەنامە لەلامانە کە حیزبەکەی ئەو خەڵکی ئاراستە کرۆ بۆ بارەگای ئێمە بەم سەرۆکی پەرلەمانە معەزەز و مکەڕەم کە پلانیشە بۆی لە هەولێر ئەوەی کە لە سەی سادق و لە ڕەوان بۆ گەنجڕەیە بۆ ڕووە کاتە مەقەڕەکانی حیزب و ئامادە بەردەبارانی ئەوە ئاراستەکردنە ئەی بۆ چاڤیلاندی بەردباران کرد کاکە بۆ چاڤیلاندی سووتان دە وەڵامی ئەوەم بەرەوە
يعني هو علاقی بەو پەروەردەوە هەیە کە دروستەکرێت علاقی بۆ چێ پەروەردەی دروست کردووە؟ ئەزانین چی حەزەکەم زانی ئێستا ئەم ئێنارتی جەنابێ گیری خواردووە لە بینی ئەوەی نازانێ بەمانە بڵێ ئاژاوەگێڕ تێکدەر خۆپیشاندەر یعنی ناوێکی بۆ نادۆزرێت زانی بۆی خۆچەکە خۆی بەشێک بۆ قەڵسێکم بیتی ئەوانە خۆپیشاندەر نەبوون کۆمپانیایکی ئەهلیە لەوێ خەڵک بەردەگرێتە کۆمپانیای باشە ئەوانە تێکدەر بوون و ئاژاوەجێر بوون و هەموو شتانە بوون ئەوانە خۆپیشاندەر نەبوون خۆپیشاندەر ئەوانن کە داوای مافی خۆیانەکەن خۆ کۆمپانیایکی ئەهلی مافی محەممەد ئەو کاتێک کە پەلاماری بارگاکانی پارتی درا باشە من بۆرم نەگرت باشە موچەی خەڵک و داهاتی خەڵک لە چاویلان نییە پرسیارەکە زۆر باشە پرسیارەکە منوێ بۆ گەنجێک ئامادەیە بەم شێوەیە تووڕە بێت بۆ چونکە 5 ساڵێکێتی پارتی چیان کردن ئەزانین چی ڕێک پێچەوانەکەی ئەوە ڕاستە ئەوانەی کە بەرامبەری یەکێتی و پارتین بەحساب مۆدیلێکی تازایان نێنا لە کارکردن ئەوە پەروەردەکردنەکەیەتی ئەوە ئاراستەکردنەکەیەتی ئەگەر ناخۆ لە ناو پارتی وەکێتیش کاکە تۆ پێ وابێ پارتی وەکێتیش تۆ پێ وابێ پارتی وەکێتیش هەڵەیان نییە من پێش وەڵامە دەبێت ئەزانین چی باشە وەڵامە دەبێت پارتی وەکێتیش هەڵەیان هەیە بەڵام بەو مانانی پارتی وەکێتی ئەرکی گەوریان لە ئەستۆی ڕۆڵی گەوریان دیوە ئەو وڵاتیان تا ئێرێنەوە ئەم ڕۆڵەت لەمە باشتری یەکێتی پارتی ڕۆڵی گەوریانی ئەرکی گەوریانی و پێویستە گەنج پەروەردەکەن بە کورتی قساکەم لە خزمەتتەمان کاگرێبین با یەکشت پێ بڵێم جارێ یەک تونوتیژی و ئەوەی تۆ ناوێنەی نازانم بە تۆی ناویبنی فاشیەتی شارەت ناوێت ناوێکە گرێن دەست جارێ پێ ئەوە لە 2009 دەستی پێ نەکردووە تەنیا لێرێژ نەبووە ئەگەر باز لە تونوتیژی و زەبر و زەنگ بکەین لە بادینانیش بووە لە ناو زاخۆش بووە لە دۆکیش بووە لە هەولێریش بووە خۆ پێشەوەی بارەگا لێرە بستێ پێشەوەی دەست برێ بۆ مەقڕی خەڵک لە بادینان مەقرات سوتە خەڵک کوژلا باواقعی بین ئەمە جا من بڵێم ئەو کارێکی باشە نەموو تۆ کارێ باشە من ناڵم کە من بازەواکەم ئێمە بەتایبەتی پارتیوێکیتی بەتایبەتی و دوو حزبی دوای 2009 حەزەکەی دنیایم من یەک دنیا ڕخنە و تێبیم لەسەر بۆڕانی شمە ڕووی دەرونیەوە لە دوای نەوەتویەک ئێمە نەتەوەیەکی تێکشکاومان دروست کرد نەوەیەکمان دروست کرد کە دە ڕۆژ دوای ڕاپەڕین پەشیمان بۆ زانی کەی پەشیمان ئەو ڕۆژەی سەد بێخمە تاڵان کرا ئەو ڕۆژەی هەرچی ئالیاتی وڵاتە بەرەو دیوە ئەو ڕۆژەی کە شەر دەستی پێ کرد ئەو ڕۆژەی لەسەر ڕیزە دوکانێ پێشمەرگەکان چەکەکانیان ئاراستەی یەکتر کرد لەو ڕۆژەوە ئێمە نەتەوەیەکی تێکشکاوی پارتی توندوتیژیان بەرهەمێنە بەشێک لە ناومێدی بەشێک لە تونوتیژی بەشێک لە ستەمکاری هەرچی ناوەنی هەمە بەڵام ئەمە ناکاتەوەی کە بڵین تەلار و فێلا بەرزنەوەتەوە خەستەخانە نێو زانکۆنیەوانە ئەمە شتێکە بەڵام لە ڕووی پەروەردەی دەرونیەوە ئایا ئینسانی لە بوردەمان دروست کرد ئایا ئێستا گەیشتونەتەوە قەناعەتەی تەسامح بگاتە ئاستێک کە ئێمە ئینسانمان لا وەکو سۆفستایەکان وەکو ئەبی قۆڕ ئینسانمان لا مقدەست بێ لە تەلار و خان و ئەوانە نەگەیشتوینە کاکە نەگەیشتوینە خۆمە پەروەردەی من نییە من نەکردووە خۆ کاگرێبی کردو 2009 نییە مەی کۆنترە کۆنترە بارەگا سووتانن توندوتیژی گەنج هەموو ئەمانە لە دوای ڕاپەڕینەوە گەنج بێ ئومێد بوو لە دەسەڵاتێک کە ناوی یەکێتی پارتی بەڵام وەڵام مێرۆ پاش چانی کورد دەگەڕین وڵاتان بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی نەجمەدین کۆمپانیای سۆنگوڵ دووبارە سڵاوتان لێبێ کاک ڕەبین پێش وچانەکە ئەو پرسیارە بە تایتڵێکی گەورە گەنج بێ ئومێد کرا لە دوای ڕاپەڕین گەنج خۆیان پەشیمان بوونەوە لە دوایەوەی وڵات تاڵان کرا شۆفڵ و سەد و شت نەما ئاودیرەکرێ بەرپرسەکانمان بە کالی لاستیکەوە هاتنەوە بە کارەیە دیزاسەوە هاتنەوە کە تۆ ئەڵێ خۆ ناکرێ ئۆباما جوابژی بەڵام ئێستا ماشەڵڵایان لێبێبوونەتە ساحەبی هەموو شتێک پرسیارەکە ئەوەیە گەنج بێ ئومێد بووە لەم حیزبانە یاخود نەخێت ئێستاش ئومێدی بەم حیزبانە ماوە من ئەزانین بەتابی تۆڵی گەنج لە وڵاتی ئێمە گەنج لە وڵاتی ئێمە زۆر لەوە
لە چوارچێوەی ئەو قاوغی ئەو پرسیاری کە تۆ ئاراستی من و کاگلەتی فیشەکەی گەورەتریش بیری کردوێتەوە لە یەکێتی و پارتیش گەورەتر چونکە گەنج تاکی ئەم وڵاتەیە و خەڵکی ئەم وڵاتەیە و هەمێک و خەمێکی گەورەی هەبوو لە بەرامبەرە من وەڵامی جەنابەت بێک وەڵامی پرسیارەکەی تۆ بە کام خەمە گەنجێک گیرفانی بەتاڵ بێ گەنجێک پارەی نەبێ ژن بێنێ گەنجێکدا شادەی هەبێت دانەمەزرێ گەنجێ نەتوانێت بژی بە هەوەسی خۆی گەنجێ نەتوانێت سەفەرکە عادی پێم بڵێ کام گەنجە ئومێدە گەورەکە کامەیە آخر کاک محەممەد تۆ بارودۆخی وڵاتی خۆشمان لە بەرچاو بگرە هەرێمی کوردستان وەکو باسمان کرد بە قۆناغی شەڕی ناخوا تێپەڕێ مێمە لە دوای 2023 حکومەتمانەیە لە دوای 2023 تا 2013 کە بوجە هاتۆ من وەکەڵێ پیاوێکی ژمارە و داتایی ئەوانە زۆر ئەوەنی بەڵام من یەک ژمارە بەتۆڵێ لە دوای 2023 تا 2013 نزیکی 110 میلیارد دلار هاتوۆتە وڵات باشە لە سەدا هەفتای ئەمە هەتا ئێستەش وە موچە ڕۆشتووە کە ئەکاتە نزیکی 80 میلیارد دلاری 40 میلیارد دلاری بۆ بوژانەوەی ژێرخانی ئابووری ئەم وڵاتە تەرخان کراوە زەحمەت نەبێت لە دوای 2023 ئێمە لە قۆناغێکی تری ژیانانی هەتاوەکو 2013 ئەمە وەڵامی پرسیارەکەت کە ئەوانەشی کە لە ناو حیزبا بوون وەکو تۆڵینە لە سەفرە بوون لە سەیران بوون لە هایلاف ژاون من ئێستا بەساری کریاتون بە خزمەتی جەنابە بۆ ئێرارتی بۆ تۆ پێ وایە هەموو گەنجی ئەوەی کە لە ناو حیزبەکانی دیکە بوو بۆ دیفاع لە حیزب طبیعیە لەبەرەوەی پارتی بە قوتابخانەیەک بە حیزبێک ئەزانم بۆ ڕزگاری نیشتیمانی ئەم وڵاتە و پارتی بەو حیزبە ئەزانم کە ئایندەی ئەم وڵاتە بە ئاقارێکی باش باوەڕ وایە گەنج ئومێدی نەتەوایەتی گەورەترە لەوەی لە ئومێدە ئێستاکانی ئەگەر وانە بێ کاک محەممەد هزار و زیاتر لە 1000 کیلومتر لە شەڕی دیژی داعشین بڕۆ سێرچێک بکە ئامارێک بکە لە بەرەکانی جەبهە بزانە لە 180 ئەوانەی کە دانیشتون شەو ڕۆژ دەستیان لەسەر بە لە پیتکێت فەنکالیانە گەنجی وڵاتەنین کاکە گەنجە وڵاتە بەو شێوەیە من قەنەعەتم وایە من قەنەعەتم لەگەڵ قسەکانی ئێوەم گەنجی لە بێ ئومێدیا گەنج کۆچەکە گەنج بەداخەوە لە ئیجە خنکا بەڵام بەم فۆرمەش بێ ئومێدیا گەنج بەرد ناگرێتە بارێگاکان ئەوە نیە گرتی کاکە سوودان لێ ناکرێت لە حێرەی سوڵاتە یعنی هەموو شتانە نییە ئەزانی چۆنە کاک محەممەد ئەوانە ئەزانی خەڵکیش لەوە تێگەشت ئەوەندەی ئەوە پلانێک بوو و ئاراستەکرا بوو بۆ مەبەستی سیاسی ئەوەندە ئاماژ نەبوو بە خزمەتی گەشت ئەوە ئاماژ نەبوو بۆ خزمەتی گەشت ینی چونکە بەرهەمەکە خۆڕسق نەبوو ئەگەر خۆڕسقیش بوو دوای حیزب سواری شەپۆلەکە زانی جارێ من توخوا لە ئاخیرەوە قساکەم ئەو وتی پارتی ئومێدێکی گەورەی پێێتی حەقی خۆیەتی وەکو گەنجێکی پارتی ئومێدێکی گەورەی پێ بێ و پێوا بێ ئەو بەڵام بە یارمەتیت بە هەر دەبێت ئەو حەقبدا بە گەنجێکی تریش کۆمێتێکی گەورەی بە هێزەکەی خۆی تر بێ ئەو نادادیە بەرامبەر بە بەکارێنان بەرامبەر بە هێزێکی تر و حیزبگەلێکی تر و بە هەڵزانانی حیزبەکەی خۆی ئەمە جۆرێکە لە تونوتیژ دروست ئەمە جۆرێک ئەزانی ئەزانی بەس کۆ تەنیا کاگەری خوا بەسەر دنیامەکە ئەسڵەن تۆ ئاواسیرەکەی ئەزانی من بازێکی پارتیکەم ئەو منم باسی گەنجەکە ئەو منم باسی شناسەکەم قسەی لەسەر گۆڕام بکە ناوێری کاکە ناوێرم براکەم ئەزانی بۆچێتانەوێرم تۆ یەک ڕخنەی بچووکم لەسەر کردەکەی خۆت و لەسەرەکەی خۆت و لە حیزبەکەی خۆت پێ بدە تا من هەزار قسە بکەم ئێستا پێم نەوتی شەڕی ناوخۆ هەڵەیە ئەوە ڕخنە نییە هەڵە نییە دەبێ بڵێ خیانەتە دەبێ بڵێ ستەمکاریە ئەزانی چۆنە کاگلەتیف من بە تۆ من پرسیارێکم لە تۆ کرد تۆ وەڵامیشی داڕامە بەس ئێمە بە شەڕی نەفرەت لە شەڕی ناو ئەتوێ بڵێم ئەوە گۆڕانە بەرپرسیاری هەموو تونوتیژێ هەموو نادادیە هەموو نمانی پارەیە هەموو ئەو گەندەڵەیە یەکاکە وانیە ناتوانمە ئەزانی بۆوانە ئەو قیادە ئەزانی بۆوانە من قسە پێ بڵێم من پێتەڵێم ئەگەر ئەو گەنجانی ناو پەرلەمان نابوون بە گەنجەکانی ئێوەشەوە ئەوانەی ئەو پەرلەمان بەوانەی گۆڕانی شومانەیەکێکیشەوە ئەگەر دکتۆر یوسف هاوڕەکانی باسی هینیان نەکردای باڵین ئەوەی پێڵێن یاسای سەرۆکایەتی ئەمەیان نێنایەتە پێشەوە تو دین ئەو واقع ئەگەیشتە ئێستا ئەگەی من پرسیار لە تۆ جواب دەرەوە بۆ ئەگەشت بەس پەلەماری بارەگاکان وەڵامە بەرەوە کاگلەتیف من یەک پرسیار لە تۆکەم بە بریژدان وەڵامە بەر بە یەک چاوسێری حیزبەکان کە بێویژدان دابەشی مەکە بەسەر ئەم ڕەشە ئۆسپیە هەمووی بەشی خۆی ڕەشێتی و سپێتی من باسم کرد کاکە گیان تاریخێک ئەم 25 ساڵەمان حکومڕانیەکەن ئێستش ئەو حیزبانەی کە لە حکومەتان حکومڕانی ناکەن بەشداری حەزەکەم زانی کۆمەڵ و یەکگرتو گۆڕان لەناو حیزبانە بوونە لەناو دەسەڵاتە نەبوونەوە حکومەتی ئێمە باشە چی دەسەڵاتێکی نەبوو بە کتەر ڕۆڵیانە بۆ لە باشکردنی ژیانی خەڵکە نیانێش تۆ کاکە
باواقعی بینیانشتۆ ئێستش پەرلەمانتارێکی کۆمەڵ سۆران عومەر دەڵێ ئێمە لە حکومەتە تەنها مریشک و سەوزەمان بەدەست من پێتەڵێ مەڵێ من نێڕاوە ئازانی چۆن من حەقم بە کاکسۆران و فڵان ئەزانم باز واقعەکەم حکومەتیان دروست ناوی ناو بن کە فراوان بەڵام بەکون فەیەکونیە لە شەو بیرەکەنەوە دەبێ مستەفای سەی قادر و فڵان و فسار بڕۆنەوە حکومەتە بەجێ بێڵن ئەمە مانای وایە مە حکومەتی من کە فراوان نیە ئەمە تێگەشتێکی ئەم دوو دیژە لەسەرەوەیەتە خوارەوە ئەم دوو توندیژیە لەسەرەوەیەتە خوارەوە ئەزانین چۆنە بابەتی من جارێکی تر ئاماژەم پێدا ئێمە وەکەڵێ لە بینی دوو خیارە کە خراپترین و خراپە خراپمان بژار و شانازیمان پێوە نەکردووە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان شاهیدی ئەوەیدا و وەزیرەکانی گۆڕان وەزیری باش بوون بەڵام کاتێک کە ئیتیفاقەیەکی لە بینی پارتی و یەکێتیا بووە پارتی و لەمەگەڕێ من مۆزەی بابەتەکەمان ئەڵەی سەرۆکی باشە فەرمودەی وەڵام باشە وەڵام بەڵام بە کوردیچکە لەسەرەوە نییە باشە فەرمو وەڵام بەرەوە ئەم ئیتیفاقی لە بینی گۆڕان و پارتیا هەبووە گۆڕان ئیلتیزامی بەم ئیتیفاقیەوە نەکردووە پارتی هێزی سەرەکی دروستکردنی کابینە بووە پارتی و تۆتی کاکە ئیتیفاق وڵی لەسەرەوە نییە کاکە ئەو ئیتیفاقیەمان زۆر گەنج سەرۆکی حکومەتە بە حورمەت و گەنج مەهامیە ئەوە تعاملی پارتی بوو لەگەڵ گەنجێکە کە ناوی دکتۆر یوسفە لەگەڵ پەرلەمانتارەکانیە لەگەڵ حکومەت ئاخر ئەوەش تعاملی ئەو دکتۆر یوسفە بوو کە بارەگاکانی لێرە ئەسووتان خەڵکی و نەیستانەوە بۆ حیزبەکەی وسووتان دوێتی ئاخر ئەوەیە کاکە چاویەکەی ئاسی گۆڕانەتەوە ئەگەر ئیسە من بڵێم لە زاخۆ تو دین منطقەم بڵێم لە زاخۆ پارتی بارگەکانی سووتان پارتی ڕێناسی کوشت پارتی ڕۆڤاکرەی کوشت یعنی ئەگەر هەموومانە هەتا ئەوەی باسیش کردێتی بڵێم پارتی تۆ ئەگەر بەڵگە و پێ بەڵە بەڵام من بە بەڵگەوە قسە آخر بە بەڵگە و چیان عزیزم ئێمە دیکۆمنتمانێ جۆرێک بەرام سەرکە ئەم گەنجە کاگرێبین تۆ گەنجیت ئەم گەنج وڵی ئەزانی ئەم گەنجە پەروەردەکراوەکانە لە پانێڵەکە لە پانێڵی سلێمانی لە پانێڵی سلێمانی گەنجە بۆ کۆمەلگای کوردی ڕۆن وەزانیمان من بەشداریم لەو بەشداریم لەو خۆپیشاندانێک ئەزانیتی بێومێدی کردین لەو گەنجانەشی بۆچی ئەم نموزەی گەنجە چییە کە باسی ئەزانی من هیوادارم کاگرێبین هەموو شتەکان وەکو خۆی ببینێ یعنی وڵات تۆ بیبینە وەکو خۆی من وەکو خۆی بینە من ڕخنە لە پارتی بەڵام گەنجێکی زۆر هاتۆتە پێشەوە ناوەکانە بۆ بژمێرم گەنجێکی زۆر لەناو حیزبەکانە خاوەنی دەسەڵاتن ئەوان دەڵێن سەرۆکی حکومەتمان گەنجە جێگری سەرۆکی حکومەتیان گەنجە زۆربەی مەکتەبی سیاسەکانیان گەنجە سەرکردایەتیەکانیان گەنجە ئەیکاتە گەنجیانی ناوەتە گەنج هاتۆتە پێشەوە کاکە گیان من باسی پەروەردەیەکی ناوی کاگاتە حەدی ئەوەی کە دەبێت بەمانە زۆر تون و تیژانە قسە بکەن هیچی تیان نامێنێتەوە ئەزانی بەشێک لەوانەی کە تۆی ساڵی و گەنجانە ئەوتارەی گۆڕان لە وڵاتە دروستی کردووە نە پارتی و ئێوە کاک مەسعودیشتان بەملی هزار هەڵەیە برد کاکە ئێوە برتان من باس دڵسۆزی وانە سەرۆکی هەرێم وەکو حیزبیەک مامەڵەتان لەگەڵا کرد فێری ئێوەتان کرد کە حیزبیانە بیر بکاتەوە فێری ئێوەتان کرد کە چاوی کەسی تر نەبینێ فێری ئێوەتان کرد کە بێت بە شێوەیەک بەو بە هەمان لۆژیک بە هەمان تێگەشتن سەیری دووەکو سلێمانی نەکەوە بەخۆتا بگرە ئەو بخۆرەوە با مش دوو قسە بکەم دەیفەرموو ئێمە پێویستمان بەوە نیە تۆ مزگاری مام بکەی سەرۆکی حیزبەکەمان یا سەرۆکی هەرێم چۆن مامەڵە بکە ئەوە خەڵکی خۆی و خۆشی ێزانێت چۆن مامەڵە بەداخۆ من هاوڵاتیە وڵاتم بۆم هەیە بەڵام لە بەرنامە ئەتوانی لە شوێنی دیکە بە نووسینیش بە قسەکردنیش ئەتوانم گەنجۆکوەوەی پەروەردەکرد حیزب کە بە ڕەژەڵان ڕەش سپی و بە سپیاڵێن ڕەش بڕا بکە کاک محەممەد ئەوەی ئێمەین بە سپی و ڕەش لە یەک جاکەینەوە سپی و ڕەشیش ڕەشە ئەو تارە پۆپۆلیستی کە کاکامە ناو کاک نشوانە بی بیڵێت خوا بیڵێ باتەوە گوێم لێ بێ بۆ بترسم بۆ بترسم لەوەی کە ناوی کاک نەوشیروان بێ تا ئێستەشی لەگەڵا بێ کاک نەوشیروان حتا بزوتنەوەی گۆڕانشی دروست کردووە کەسێکی کاریگەری ناوێکێتی نەبووە ئەگەر یەکێتی لە وڵاتە فەساحەتێکی کرد بێ کاک نەوشیروان تیا بەشدار نییە ئەگەر یەکێتی شەڕی ناوخۆی کرد بێ زانی لە شاخیش کاک نەوشیروان من احترامی خەبات وینی هەموو کەسێ گرم بەڵام پێتانوانە بێ کاک نەوشیروان مەلایکەتێکە بە باڵدا مەلایکە کارەساتی قڕناقە و پشت ئاشانی دروست کرد کاک نەوشیروان لە هەڵەبجەکەی من بۆ عەزیزەکەم لە هەڵەبجەی من ساڵی 94 20 گەنجی لەو ناو بازاڕا کرد لەبەرەوەی بەربەست لەبەرەوەی بەرچاوان کرابووێنە وشەکە لەسەر ئەوە نییە کاک نەوشیروان آخر ئەو قوتابخانەیە ئەو قوتابخانەیە کە ئەو پێی وایە بەس پارتی دروست کردووە
ئەسڵ ئەساسی نییە ئەسڵەن مێژووی یەکڕسترینەوە و ناشرینکردن لە شەستەکانەوە دەست پێکا کە هەموو ئەگەر بچینەوە بنجمنات نیەک چاڵەگرێ ینی تۆ دەبێت بە پێی من ئەڵێم بەس تۆ بڵێ ئەویش وایە کە گەنجی تووشی توندوتیژی کرد کێ گەنجی والێ کرد کە پەروەردەیەک بێت تەنها ئەو پەروەردەیە ئەو پەروەردەیە مەسەلەن بۆ نمونە تۆ باسیەوەت کرد گەنج بۆ تا ئەندامی سەرکردایەتی و بۆ تا ئەندامی نمونەکانیان زۆرە نمونە شتێنایەوە ئەو گەنجانە چونکە بە ئاوەزی حیزب پەروەردەکراون چونکە زۆر حیزبیانە ئاودراون ئەو گەنجانەکە دێتە سەر مەسەلەینەوە یعنی منی حیزبەکەمونەمبەرێک لە دنیا لە سیستمێکی حکومڕانیە لە خۆی وە دروست بوو بێ و هیچ ئەندامی هیچ نەبێ سەرۆکی حکومەت سەرۆکی کەنەدا ڕێزدەرای کەنەدا گەنجە بەڵام گەنجێکە هەموو هاوڵاتیانی کە بە نەیتیڤەکانیشەوە گەنجێکی بەدبەخت و فەقیر منیش بەراورد ناکەم تۆش باس بەراوردی ئۆباما کیلۆمەتر لەگەڵ دژی داعشای دوێنێ سێ تەقینەوە لەگەڵ دەبێت پارتیوێکێتی ئەوە پارتیوێکێتین دەبێت داوای لێبوردن لەو پێشمەرگانە بکەن کە لەبەر شەرەفی ئەو میلەتە لەوێن نەک لەبەر خاتی پارتیوێکێتی ئەوە پەروەردەکێتی گەنجان ئاوا پەروەردە کردووە کە شەرەفی ئەو وڵاتانەوە خۆشە ئەوە خەڵکی ترن لێرە خەڵکیانوا پەروەردە کردووە کە بارەگا بکوژن کە بێن چاڤیلان هەرم بزوتنەوەنش خۆی ئیسلامیەکانیش و گۆڕانیش ئێستا سەدان خەڵکیان وەلەوێ خۆ 15,000 کەس لەناو پێشمەرگای 1000 کیلۆمەتر شەڕی دژی داعشە شانازی بستێکتان پێ نابڕێکە لێوە بەرگری لە وڵاتە بکەن شاناز چێ پێ نابڕێ من وەک کەبرام و کەسیە تۆ باسی حیزبەکە دەکەم باسی گۆڕانەکەی هەموویان ئەندامیان لەوەیە چەند هەزار کەس دەنگیدا بە گۆڕان هێزی ئاس پێشمەرگە چەند هەزار کەس دەنگیدا بە گۆڕان و بە کۆمەڵ و بە فڵان و بە فساد دەگەردەدایەتان و یەکێتی و پارتی گەنج پەروەردەیەکی تونند کراوە یەکێتی و پارتی لە دوای ڕاپەڕین وڵا ئەو پەروەردەی کە کاگەتی خۆی باسیەکە بە قەرارە خەڵکی پێپەروەردە بکە ئەوە پەروەردەکەی ئەوە گوتاوەتەی لەسەر تەلەڤیزیۆن یعنی ئەبوو من نەوەی نوێران کرد ئەمە قسەی کاگەتی بڵێتی نەوەی نوێیان نوێران کرد و دەشوترێت ئەوەندەی ئەم دوو حیزبە کاریان کردووە بۆ دەوڵەمەندبوون و بۆ قەبەبوونی کۆمپانیاکانیان ئەوەندە کاریان نەکردووە کە پەروەردەی گەنج بکەن لە دوای ڕاپەڕین. کاک محەممەد من پێم پێش تۆکەوتم وتم لەم وڵاتە خەلەلمان هەیە لە هەرچی شتەیە چونکە حیزب بە حاڵەتی سروشی لەدایک نەبوو کاکە تۆ حیزبی پارێزگارانی بەریتانیا و عەزیزەکەم لە حاڵەتێکی سروشی یەکێتی و پارتی کە هاتوونەتە خوارەوە دوو حیزب بوون لە شاخ دروستکراون هاتوونەتە خوارەوە حکومڕانی ئەم وڵاتیان گرتووە دەدەسەڵە و کەم و کوڕیانەیە لە ئیدارەدانی وڵات و لە پەروەردەکردنی بەڵام ئەم گەنجانە وەکو ئێوە ئەتوانن بچنە پێشەوە ببنێن نمونەیەک لەناو ئەم حیزبانە یاخود تەنانەت کۆمەڵێک گەنجی خۆیانە قۆڕکراوە لەناو حیزبەکەی منە دەیان گەنجیتیایە کە کوڕی پیاوێکی هەژار و لە وکالات ئەوەی کە تۆ پێت وایە بەس کوڕی دەوڵەمەند و مەسئولە بێ بە بەرپرس کوڕی پیاوێکی هەژار بوو لە کۆڵانی هەژارڵێ گەشتونەتە ئەندامی سیاسی وەکو قوبات تاڵەبانی ئەگەنە سەرۆکی حکومەت وەکو نێچیروان بەرزانی ئەگەنە پۆستێکی تر وەکو مەسرور بەرزانی ئەگەنەوە پۆستانە ینی گەنج دەتوانین لە پارتیا لە یەکێتیا سەرکەوێ دمەیە ئەم وڵاتە بەرەو وەکەڵێ بەرەو ئەوە چین کە زیاتر گەورەتر بین فراوانتر بین توانای بیرکردنەوەمان پەروەردەمان ئەقڵمان حکومڕانیمان و دڵنیا بە نمونەی ئەوە شەبینی کە گەنجێکی تر کە نە لە بنەماڵی بەرزانی بێ لە بنەماڵی تاڵەبانی بە سەرۆکی حکومەت بێ و پۆستی دیکەشی لە وڵاتیا بێ ئێمە ئەوە کێشەی خۆمانە من وەکو پارتی قبوڵمە سەرۆکی پارتی کاک تۆ بەس کاک مەشورانم لە سەرۆکی گۆڕان بۆ لابە ئیتر ئەو کاتە وەرە محاسبەی من کە بڵێ بە بنەماڵی بەرزانی سەرۆکی کابرایە کە دوای 3 ساڵ قەنەعەتی وا بۆ ئیتر نابێت یابێ و خۆی ڕووی وازی لێتەوە وازێنەوە خبرێکی تازە زۆر باشە پرسیارەکە ئەوەیە گەنج هاتۆتە پێشەوە بەڵام پەروەردەیەکی ژەیە کە سەقافەیەکی پۆپۆلیستە سەقافەیەکی تووڕەکردنی گەنجە ئەمشا ئەوای کردووە کە گەنج بە هیچ ڕازی نەبێت ئەم پەروەردەیە کۆنە چێ بەرپرسە ئەگەر پۆپۆلیستی بێ ئەگەر هەر ناوێکی تری بنێ ئەگەر ناوی یانی تۆ سیرکە من ئەزانی کە هاتم بۆ بەرنامەکە من قەناعەتمە بۆ قسە لەسەر گۆڕینی دیدی گەنج گۆڕینی فکر و بیری گەنج ئەمەمان نەکرد قسە هاتە سەرەوەی کە ئەم پارتانە توانیوێنە ئەم دیدە بگۆڕن ئەم ئینسانێکی تەندروست بێ ئینسانێک بێ ئارام بێ ئینسانێک بێ لێبوردە بێ ئینسانێک بێ قبولی ئەوە بکات بۆ پرسیارگەیەکێتی پارتی چ گەنجێکیان پەروەردەکرد لە دوای ڕاپەڕینەوەکو زۆرترین دەسەڵاتیان هەبووە دابەشیان کرد ئەزانی یەکێک لە جۆرەکانی ستەمکاری چییە دابەشکردنی کۆمەڵگایە ڕەنگکردنیەتی بەڕنگ بەڕنگ شاگلەتی ڤاکست بڵێم هەر بابەتی یەکێتی و پارتی ناکەم زەحمە نەبێ هێزە ئیسلامیەکان
کاکە ینی بۆ پارتی یەکێتی هێزە ئیسلامیەکان ئەوەی مەجال تاکو نییە. گەنجی خۆیانیان پەروەردە کردووە بۆ بەیەک قوتابخانەی دیار. ئیخوانی گەنج لە وڵاتێک بۆ خەڵکی غێری نەتەوەی کوردی ئەوەندەی ناوی زۆر عالمی باشە، زۆر شەرقی باشە. غێری باو کاشم عەرەبیان نامە. لەبەر- ئێستامان خصوصا سەبەتی تورکیا و ئێران و فلانی فسارەوە بۆ بەس بڵێوان مریش ئەگەر نیکایە هێلکەکان کە خراپێتە یەک. ئەگەر سێوەکان خراپێتە سەبەتەی با ناوی منە هێلکە ئەگەر سێوەکان خراپێتە کاکە دوای لێنین دیدەکەی بۆ سیاست ئەڵێ هوەری دابشکردنی سێوەکانە بەسەر سەبەتەکان ئێمە ئیسەوامان نەکرد ئێمە هەموو نەتەوە سەرخان و ژێرخانی نەتۆمان فرۆشتە بە دەوڵەتی جاری وایە کاکە غەڵەتی ئێمە یەکێتی پارتی چۆن گەنجیان پەروەردە کرد تونوتیژ ناجۆر دەبایە ئارامتر دروستیان کردایە دەبایە و ڕێکخراوانی کایان ڕێکخراوەکانی قوتابیان و لاوان و خوێندکاران وانە دەبایە گەنجێکی متەسامحیان دروستیان دەبایە ئەگەر شەڕی ناو سەرکردەکانیش بیان کردای گەورەکانیش پیان پیرەکانیش پیرەکانیش بیان کردای دەبایە گەنجەکان بیان لایکەیت یەکێتی و پارتی ئەو گەنجانیان دروست کردووە کە بە درێژای 1000 کیلومتر بەرگری لە وڵاتەکە ئەوە هەموو میلەتە. ئەزانکی یەکێتی و پارتی ئەو گەنجانیان دروست کردووە کاک لەتیف کە ئێسەشی لەگەڵا بێ ڕۆحی خۆیانەکەنە قوربانی هەموو ئەزانی چۆن هەرچی امتیازاتی نەتەوە هەیە بیبەستیتەوە بە دوو حیزبەوە دیموکراتیەکان و کۆمارەکانی ئەمریکا هەروە نەخێر هەرچی امتیازاتی کۆمپانیای سۆنگوڵ